گفتوگویەکدا. گفتوگوی تەوەری دومی پرۆگرامی بەیان بەش کوردستان ئێمە سەبارەت بە پاراستنی ژینگە و گرنگی پەروەردەی ژینگەیە لە نێوان هەموو تەمەنە جیاوازەکاندا چ لە تەمەنێکی مناڵەوە تا ئەو کاتەی ئیتر چاک بە تەواوەتی گەورە دەبێت هەستی پاراستنی ژینگە و ژینگە دۆستی لەلا دروست بێ. بەشێک لە ژینگە پارێزانی گیان باسەوە دەکەن کە چۆن مامەڵە لەگەڵ ژینگەدا بکەی بە هەمان شێوە مامەڵەت لەگەڵ دەکاتەوە لەگەڵی باش بە خزمەتی بکە زیانت پێ ناکەێنە باش دەبێت لەگەڵە بەڵام بە پێچوانەوە بە خراپی لەگەڵ ژینگەدا مامەڵە بکە با تەندروستیت زیانت پێ دەگەێنێت. ئێمە لە تەوری ئەم ڕۆماندا باسەوە دەکەین تا چنێک گرینگە خوڵ و سیمینار و لە ڕێگەی چۆن بڵێ وانەکانی قوتابخانەوە منداڵان گەورەکان فێر بکەین کە ژینگە بپارێزن و ژینگە پاراستن لە چەند بابەتێکی بچووکدا بچووک نەکەینەوە. گفتوگویم بابەتی لەگەڵ هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان دەکەم کە کاک سەروەر قەرەزاغی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک سەروەر بەخێراتی. زۆر سپاس. سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەین. زۆر سپاس. کاک سەروەر گرنگی پەروەردەی ژینگەی چییە؟ لە تەمەنی مناڵاندا یەکەم جا دەست پێ دەکەین ئێمە. دیارە دروستکردنی بیری بەهای ژینگە پارێزی لە لای مناڵ یەکێکە لە هەنگاوە گرنگەکان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تاکێکی پارێزەری ژینگە یاخود تاکێکی دۆستی ژینگە دروست بکەین کە ئێمە تا ئێستا ئەمەمان لە باشووری کوردستانە نییە و ئەزمموی کارکردنیش ئەوەی فێری ئێمە کرد ئەگەر ئێمە بمانەوە ژینگە بپارێزین پێویستمان بەوە هەیە کە بگەڕێنەوە بۆ باخچەی منداڵان و بگەڕێنەوە بۆ قۆناغەکانی خوێندن و بۆیە ئێمە هەنگاومان یان کارمان لەسەر ئەوە کرد کە بتوانین بگەڕێنەوە بۆ باخچەی مناڵان وەکار لەسەر دانانی پرۆگرامێکی ژینگەی بکەین بۆ باخچەی مناڵان و بە شێوازێکی ئەزمموی تقریبا نزیکەی 1500 نوسخەمان لێ بە چاپ گەیاند و هەروەها بفایلی PDF بڵاومان کردەوە دواتر ڕاهێنەری ژینگەیمان دروست کرد بۆ ئەوەی ئەم پرۆگرامە ئەزمون بکرێت بزانرێت کە چۆنە و تا چەند بۆ نمونەیەمە دەتوانین ینی سوود لەم پرۆگرامە ببینین و ئەگەر با بڵین ناتەواویەکی شەبێت لە پرۆگرامەکەمە بتوانین لە دەرەنجامی ئەو با بڵین ئەزمونکردنە بۆمان دەگەڕێتەوە ئێمە بتوانین پرۆگرامەکە دەوڵەمەندترکەین و بتوانین بکەین بە پرۆگرامێکی تەواو کامل بۆ باخچەی مناڵان و بتوانین کاریگەری لەسەرەوەش دروستکەین کە وەزارەتی پەروەردە ینی ئەم پرۆگرامە قبوڵ بکات چونکە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ ئێمە کە بتوانین تاکێکی ژینگە پارێز دروست بکەین. زۆر باش. هەندێک جار لە کتێبەکانی قۆناغی سەرەتاییە بە هەندێک هۆنراوە چون بڵێ منداڵان فێرەکرێن کە باس لە ژینگە دەکات و باس لە پاراستنی دەکات چ لە باخچەکانیش چ گرنگیەکی ئەگەر بۆ منهەجێک دروست بکرێت ینی لە نێو خوێندنگەکاندا لە نێو باخچەکاندا وانەیەک تایبەت بکرێ بە ژینگە دۆستی لە لای منداڵان. بۆی دیارە دوو جۆر تێگەیشتن هەیە لەسەر ئاستی ژیانیش بۆ ئەوەی کە ئایا ژینگە مەسەلەن بە شێوەیەکی تێکەڵ کێش بێت مەسەلەن لەگەڵ وانەکانی دیکە یاخود پرۆگرامێکی سربەخۆ بێت هەندێک بۆچوونیان وایە کە دەبێت بە شێوەیەکی تێڵکێش بێت لەگەڵ بابەتەکانی دیکە و هەندێکیش بۆچوونیان وایە کە دەبێت بابەتێکی سربەخۆ بێت. ئێمە ئەم شتەمان بینیوە ینی وەکو ئەزمموی کوردستان مەسەلەن لە باشووری کوردستانە هەیە ینی لە ناو وانەی کوردیە هەندێک بابەت هەیە دیاری کراون لە بابەتی خوێندنەوە لە بابەتی ئەدەبی و هەروەها لە بابەتەکانی دیکەشە. بەڵام لە دەرەنجام ئێمە لە دەرەنجام ئایا توانیمان لەم وانەی خوێندنانە کە بە شێوازی تێڵکێش هەبوو ئێمە تاکێکی ژینگە پارێز دروست بکەین نەخێر نەمانتوانیوە چونکە ئێمە بەردەوام دەستدرێژەکان بۆ سەر ژینگە هەیە لە پیسکردنی ئاو لە پیسکردنی خاک لە هەروەها لە زیانگەیاندن بە گیانەوەرە کێوەکان و بەردەوام دەستدرێژیکردنە سەر سروشت و ژینگەی باشووری کوردستان لەبەر ئەوە ئێمە تێگەیشتنمان وایەن باوەڕمان وایە و کاریش بۆ ئەوە دەکەین کە ژینگە بکەین بە پرۆگرامێکی سربەخۆ لە ناو ناوەندەکانی خوێندن ئەمەش بەڕاستی پێویستەکان لە سەرەتا لە قۆناغی باخچەی مناڵانەوە دەست پێ بکات و دواتر لە قۆناغی 1 و 2 3 و 4 کە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی ڕێکخراوەکەمان و یان بواری کارکردنی ڕێکخراوەکەمان و هەروە ئامانجی ڕێکخراوەکەشمانە کە لە جیاتی ئەوە ئێمە بۆکو ڕێکخراوێک بەردەوام داوا بکەین وەزارەتی پەروەردەیەوەم کارە بکەین ئێمە خۆمان هەڵساوی بەم کارە ئەو بابەتە زۆر باش بوو ینی کە باست کرد ینی بە شێوازێکی زانستی تقریبا لە ناو وانەی زانستە باسی ژینگە کراوە بەڵام بابەتی ینی کاری لەسەر پەروەردەکردنی تاکێک نەکردووە بۆی ئێمە هەوڵمانیاوە کار لەسەر ئەو بکەین کە ئەدەب و ژینگە پێکەوە ببەستینەوە مەسەلەن لە ڕێگەی چیرۆکی ژینگەی بۆ مناڵان لە ڕێگەی هۆنداوی ژینگەی بۆ مناڵان لە ڕێگەی دەقی شانەوەی ژینگەی بۆ مناڵان یاخود لە ڕێگەی گۆرانی ژینگەی بۆ مناڵان و هەروەها پەیامی ژینگەی و هەروەها وێنە ئەمانە کۆمەڵێک ڕێگەن کە بە شێوازێکی ئاسان و بە شێوازێکی کاریگەر ئەتوانێت کاریگەری لەسەر مناڵ یاخود لەسەر تاک دروست بکات بۆ ئەوەی خێراتر پەیامەکانی پێ بگەێنێت و هەروەها جۆرێک لە خۆشەویستیش لەسەر دروست بکات بۆ نمونە ئەو بابەتانی کە بابەتی
ینی ئەدەبی بوون یاخود هوەری بوون ئەگەر هەرێکێک لە ئێمە مەسەرن بگەڕێنە دواوە بۆ قۆناغەکانی سەرەتاییمان ڕەنگەمانە لە ناو زەهنی ئێمە مابێتەوە کاتێک لە قۆناغی سەرەتاییمانە ینی وانەمان پێوتراوەتەوە لەسەری بەڵام بۆ کۆمەڵک بابەتی تر ڕەنگە بۆ نمونەمانە جێگیر نەبوو من لە مێشکێمە بۆیە هوەریان ئەدەب ینی ئەوانە لایانی گرنگن کە ئێمە پشتی پێ بەسین بۆ گەیاندنی پەیامی ژینگە پارێزی و بۆ گەیاندیان بۆ پێگەیاندنی تاکی ژینگە پارێز باش ئەنجامدانی هەندێک چالاکی و خول و وەکو تۆ ئاماژت پێکرد گەڕانەوەی چیرۆک بۆ منداڵان لە تەمەنە جیاوازەکان دانیە وەکو ژینگە دۆستان هەندێک جار کۆڕ و ئەم بابەتان دێن قوتابخانە سەرەتاییەکاندا ڕێک بخەن بۆی منداڵان ئاشنا بکەن بە ژینگە لە لای منداڵان خۆشەویست بکەن چ گرنگیەکی هەیەیانی لە ئەم ڕێرەوەیکی ئێوە گرتوسانە پێش ئەوەی کە وەڵامیەوە بدەموانی چ گرنگیەکی هەیە بەڕاستی ئەوە گرنگە مەسەن ئێمە چیمان کردو لەم بوارە چکە ئەمە بوارێکی بێگومان داهاتمە سەرەوەش بەنسبەت زۆربەی زۆری ڕێکخراوە ژینگەکانی شوانی کە کار ئەەکەن لە ئاراستەیەکی تر و لە شوێنێکی تر کارەکەن بۆیە ئێمە بەڕاستی پێت بڵێمانی ئەزمموی کارکردنی خۆمان ئەوەی فێرکردین کە ئێمە گەر بمانێت تاکێکی ژینگە پارێز دروست بکەین و گوتم دەبێت بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بە دەرەجە یەک و هەروەها ئێمە بۆ ئەم لایەنش کە تا ئێستا مەسەلەن ژینگە پرۆگرامێک نیانوانەیەک نییە ناخوێنێت لە ناوەندەکانی خوێندن ئێمە نەوەستاوی پرۆگرامی تایبەت بە خۆمانمانداناوە ڕاهێنەرمان دروست کردووە و پێمان گەیاندون ئەمە لە زۆربەی شار و شارۆچکەکان بەبێت جیاوازی ئەم ڕاهێنەرانەوە لە ڕێگەی ئەم پرۆگرامانی کە دامان ناون ئەچنە ناو ناوەندەکانی خوێندن پەیامی ژینگە پارێزیان پێدەن و فێریان ئەەکەن کە چۆن مامەڵە لەگەڵ مەسەرن کاتێککە دەڕۆنە ناو سروشتەوە چی لە پاشماوەکانیان بکەن چی لە ئەو مادە ئەندامیانە بکەن ینی ئەو با بڵین خۆراکانی کە بۆ نمونە هەیەە چی لێ بکەن و چۆن مامەڵە لەگەڵ ئاوا بکەن چۆن بۆ نموناگەر ئاژەڵێکیان بینی بنمونە لەسەر شقامێک لەسەر جادەیەک بۆ نمونە بەردی تێنەگرن خۆشیان بوێ گەر پێویستی کرد بۆ نمونە خۆراکیان بۆ دابنێن بۆیە ئەمەش بە هەمان شێوانی گرنگی ئەم لایەنەیە ئێمە دەرەنجامەکەمان زانی کە ئێمە نەمانتوانی و تاکێکی ژینگە دۆستیان تاکێکی پارێزەری ژینگە دروست بکەین لەبەرەوە پێویستیمان بەوە هەیە کە لە ڕێگەی پەروەردەی ژینگەیەوە بە تایبەتریش لە ناوناوەندەکانی خوێندن چکە پەروەردەی ژینگەی تەنها لە ناوناوەندەکانی خوێندن نابێت لە ناو میدیاش دەبێت بۆ یەکێک لە هەنگاوە گرنگەکان ئەوەیە کە میدیاش پرۆگرامی تایبەت بۆ ژینگەی هەبێت نەک تەنها بۆ نمونە گرنگی بە وەرزش گرنگی بە هوەر گرنگی بە تەندروستی بدات ئەو هەموو خەڵکی کە بۆ من ڕۆژانە لە باشووری کوردستانە 11 کەس تووشی نەخۆشی شێرپەنجابێت لە دەرەنجامی چیوە تووشەوێت لە دەرەنجامی پیسبوونی ژینگەوە دروست دەبێت تۆ بەرنامەت هەیە هەواڵت هەیە و بەردەوام وشیاری ئەدەی لەسەر بابەتی تەندروستی بە هاوڵاتیان بەڵام تۆ پرۆگرامت نییە بۆ ئەوەی کە تاکی ژینگە پارێزی لە ڕێگەوە دروست کە یاخود هاوڵاتیانی لە ڕێگەوە وشیار بکەیتەوە کەمە بابەتێکی گرنگە ینی تا ئێستا لە ناو میدیاکانیش بە جۆرە لە جۆرەکانەوە وەکو پرۆگرامەکەی ناو قوتابخانەکان وایە بە شێوازی تیهەڵکێشە بە شێوازی بەرنامەی سربەخۆ نیە ینی ئەمە زۆر ئەگەر هەشمان بێت وەکو بەرنامەی ژینگە پارێزی لە ناو میدیاکانە شتێکی زۆر کەمە وەجگە لەمێن پەروەردەی ژینگەیمان هەیە بۆ ناو خێزان کە ئەمەش لایەنێکی گرنگە کە ئەمانیش زۆر جار لەسەر خێزانەکانی لە ڕێگەی چی و پەیامەکان وەردەگرن لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەمانش کە کۆمەڵک لایانی دیکەی گرنگن کە ئەتوانرێت پشتی پێ ببەسرێت نەک تەنها بۆ قوتابخانەکان بەڵام قوتابخانەکان هەنگاوێکی گرنگن ینی من ئەم ئەزمونەم زۆر باز ینی ئەم شتم زۆر باس کردووە بۆ لێرش بەڕاستی باسی دەکەمەوە لە ڕاهێنانێکی ژینگەیە یەکێک لەو کەسانی کە با بڵێن ڕاهێنانەکەی وتەوە ڕاهێنەرێکی ئیتالی بوو من پرسیاری ئەوم لێ کرد کە ئەزمون چی شتێکی فێری ئەوە کردووە وتی ئێوە وەکو کورد زۆر پەلەتانە ینی ئەتانەوە لە شەو ڕۆژێکە هەموو شتێک بگۆڕن ئەم شەو بۆ نمونە مەسەلەن خەیاڵ بۆ شتێکەکەنیان با بڵێن شتێک بە ئامانج دەگرن پێتان وایە کە شەو خەوتن و بەیانی هەڵدەستن دەبێەوە ئەم شتە بەدی بێنن دیەوە هەڵەن چکووە هیچیش بەدەست نهێنن بەڕاستی بۆی ئێوە کاتێکە کار ئەەکەن کار بۆ 10 ساڵی تر بکەن کار بۆ 15 ساڵی تر بکەن ینی ئەگەر ئەم شتە بۆ نمونیان ئەم با بڵێن ئامۆژگاری بشبهێنین بە شێوەی نەمامێک تۆ ئەمڕۆ نەمامێک ئەڕوێنیت بەڵام پاش نزیکەی 10 ساڵی تر 15 ساڵی تر بەرهەمەکەت پێدا ئەگەر بە نمونە ئێمە پێش 15 ساڵ لەمەوبەر یاخود 20 ساڵ لەمەوبەر کارمان لەسەرەوە بکردایە کە ژینگە بکەین بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن ژینگە جێگیرکەین وەکو پرۆگرامێک وەکو بەرنامێک لە ناو میدیاکانە بە هەمان شێو ئێستا ئێمە دەرەنجامەکەیمان ئەچنیەوە بەڵام کاتێکە کارمان لەسەر ئەمە نەکردو ئێستا دەرەنجامێکی خراپ ئەچنینەوە ینی تۆ تەماشا بکە ڕۆژانە بە بەردەوامی دەزرێژی ئەکرێتە سەر هەرێکێک لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هەوا و خاک وە نابەرپرسیارانە مامەڵ ئەکرێت ئەم نابەرپرسیاریانەوە یاخود ئەم نەبوونی وشیارێ بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئێمە بۆ وێگەڕێنینەوە کە با بڵێن پەروەردە و هەروەها میدیا و هەروەها خێزان هەمومان بەڕاستی
بەرپرسیاری. زۆر باشە. طبعاً منداڵنەوەی داهاتوە لە ئێستەوە کار پێویستە لەسەر ئەوە بکرێت کە منداڵان فێری ئەوە بکرێن کە ژینگەیان خۆش بێ، بەڵام هەندێک جار دایک و باوکان یاخود خێزان لە پێشچاوی منداڵەکانیان نەزیان بە ژینگە ئەگەیەنن، مامەڵەیەکی ناشرین لەگەڵ ژینگەدا دەکەن، یان چنە گرنگە لە پاڵ منداڵ و ئەمەی لە سەرەتاوە باسمان کرد دایک و باوکان کەسانی گەورە کەسانی پێگەشت و لە زانکۆ و پەیمانگاکانیشدا شێوەی قوتابخانەکان لە فەرمانگەکاندا هۆشیاری ژینگەی بڵاو بکرێتەوە. دیارە ئێمە یەکێکین لەو ڕێکخراوانی کە هیچ جۆرە پاڵپشتێکی داراییمان لە حکومی لە حزبی لە کردی تایبەت هیچ شتێک نییە، بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێمە کردومانە لەسەر توانایی ئەندامەکانی خۆمان لەوە لەسەر توانایی ئەو کەسانی کە بەڕاستی مەبەستمانە کە شتێک بگۆڕین، ینی ئەو کێشانی کە هێر ئەوە دەستەوەستان نەبین لە ئاستیا، ینی زۆر هەنگاومان ناوە مەسەلەیەک لەو هەنگاوە گرنگانە ینی بە هەندوەرگرتنی کارکردن بۆ بابلن لە سوۆسیال میدیا، ینی لە بەردەوام ئێمە پەیامی ژینگەیمان بۆ مناڵان و تەنانەت بۆ خێزانەکانیش هەبووە. و یەکێکی دیگە لەو پرۆژە گرنگانی کە ئێمە لە سەردەمی بابلین کۆرۆناوە و کاتی کە کەرەنتینیان تەواوی جموجوڵەکان هەمووی وەستا، ئێمە پرۆژەی قوتابخانەی سەوز یان گرین سکوڵمان ڕاگەیان کە ئەتوان هەر خۆی سلۆگینەکەشی ئەوەیە شۆڕشی سەوز، هەر بەڕاستی شۆڕشێکی سەوز بوو کەویش ئەنجامدانی خوڵ و سیمیناری ژینگەی بە شێوەی ئۆنلاین بۆ هەر کەسێک کە ئارەزوومەندە بەشداری تیا بکە، کە ئەمیش دیارە ئامانجێکی دیاریکراوی هەیە. ئامانجەکەی ئەوەیە کە بۆ نمونە نزیکەی 5,000 کەس بەشداری پێ بکە لە ناو سیمینارەکانی کەوا نزیک ئەبێتەوە لە ینی ئامانجەکەی لە کۆتایی ئەم ساڵیان لە سەرەتای ساڵی داهاتووە ئامانجەکەی خۆی بەدەستێنێت و هەروەها بۆ خولەکانیش نزیکەی 2,000 کەس بەشداری پێ بکات. و ئەم پرۆژێش دیارە لەلایەن کۆلێژی کشتتوکاڵی سلێمانی و پاڵپشتی کراوە کە بەشێک لە خەڵک بەشداریەکی کارایان لە ناو ئەم پرۆژەیە هەبووە و سوودێکی زۆریان لێ بینیوە و تەواوی ئەو خولوسی میرانانشی کەوتراونەتەوە لەلایەن کەسانی پسپۆڕ و لەلایەن کەسانێکەوە کە ئەزمونێکی ژینگەیان هەیە وتراونەتەوە توانراوە لەو ڕێگەیەوە مەسەلەن پەیامێک بە دایکان و بە باوکان و تەنانەت بە بەشێک لە قوتابیەکان خۆشیان نایە قوتابی زانکۆن یاخود خوێنکاری زانکۆن یاخود ئەگەر قوتابین لە ئاستی ئامادەیی بتوانن بەشداری بکەن. و لەگەڵ ئەمەشا بەڕاستی ئێمە ینی لایەنێکی دیکەش هەیە، ینی خۆ دایک و باوک مەرج ینی لە ناو قوتابخانەکانیش مەسەن مامۆستایان یانی یەکێکی ترن لە چینە گرنگەکان کە ئەوانی لە جۆدار بابڵ خێزان پێکێنن و قوتابیەکان بە هەمان شێوە خۆیان دەڕۆنەوە ناو خێزانەکانی خۆیانەوە و ئێمە زۆر جار پەیامان لە ڕێگەی قوتابیەکان خۆیانەوە گەیاندووە بە دایک و باوکیشان کە چۆن مامەڵە لەگەڵ سروشت بکەن و چۆن پارێزگاریان لێ بکەن، چونکە هەندێک جار هەیە پەیامەکان کە مناڵەکە دەیگەێنێ بە دایک هەندێک جار کاریگەری زیاترە، بەڵام لەگەڵ ئەمەشا کە ینی بەردەوام دایکان و باوکان ینی نەیانتوانیەوە بۆ تاکێکی ژینگە پارێز لە ناو خێزانەکانی خۆیانە دروست بکەن، بەڕاستی ئەمەش بەرپرسیارەتی بۆ سەرشانی هەمومانەگەڕێتەوە، بۆیە ئەمەش لایەنێکی دیکەیە کە بەردەوام دەبێت بەڕاستی کاری لەسەر. وتت پاڵپشتی دارایی لەلایەن حکوومەتەوە پێشکەش بە ئێوە نەکراوە پشتان بە هیچ پاڵپشتێکی دەرەکی نەبەستوە، ینی لە ڕێکخراوەکەتاندا حکوومەت پێویستە چی بکات، چی کردووە و چیشی نەکردووە بۆ ژینگە؟ دیارە ئەم بابەتیان بەڕاستی ینی حکوومەت خۆی دەستەی ژینگەی هەیە و ینی دەستەیەکی ژینگەیان پێشتر با بڵین وەزارەت بینیوە بەدڵنیایەوە نەیبینیوە، پێشتر با بڵین وەزارەتێک بووە، ئەم وەزارەتە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دروستکراوە، بەڕاستی ئەمە پێمان وایە کە ئەمە دروستکراوە بۆ ینی بۆ بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی بوو کە ئێمە هەرێمێکی دۆستی ژینگەین و بەو جۆرە، بەڵام ئەمە ڕنگدانەوەی لە ناو کار و کردەوەی حکومڕانی ئەم وڵاتان نەبووە، یعنی ئەوەی کە ژینگەی ئەم وڵاتە پیس ئەکات بەڕاستی لەلایەکی درەوە حکومەت خۆیەتی، ئەوەی کە نەوت دەرەکا کێیە کۆمپانیا حیزبەکان، ئەوەی کە ئیگوازێتەوە بە هەمان شێوە، ئەو هەموو ئۆتۆمبیلی کە ئەهێنرێتە ئەم وڵاتەوە کێیە، ئەوانەی کە بۆ نمونە علاگە هاوردەیان پلاستیک هاوردەی ئەم وڵاتە ئەکەن کێن، هەمووی کۆمپانیا حیزبەکانن و بە هەمان شێوە ینی لە بەرامبەر ئەمانەش مەسەلەن نەتوانراوەتەوە کە کۆمەڵێک پرۆژەی دیکە ئەنجام بدرێت کە ئەمانە سوود بە با بڵین یان کارێک لەسەر ئەو کات کە هاوسەنگی لە نێوان ئەم دەستدرێژیان ئەم پیسبوونە ڕابگرێت. تۆ لە تایەسە لە کوردستانە مەسەلەن پرۆژێکی ڕسایکلینت هەیە لە سنووری تانجەرۆ کە یەکێکە لە زەروریەتەکانی سلێمانی هەتاوەکو ئێستا دەستی بەکارکردن نەکردووە، یاخود ینی تەواو بوو بە بەرجێکیش پرۆژەکە تەواو بووە، بەڵام حکوومەت پارەی بۆ تەرخان ناکات، بۆیە حکوومەت خۆی بەشێکە لە پیسکردنی ژینگە و بەشێکە لە شێواندنی ژینگە و بەشێکە لە تێکدانی ژینگەی باشووری کوردستان. زۆر باشە. هەندێک جار پاراستنی ژینگە لە شتانی زۆر بچووکە بەرتەسکەکرێتەوە کاکسەروەر. زۆر جا باسەوە کرێت کلێنسەکەی دەستە فڕێمەیە سەر شەقامەکان، دەبەکەی دەستە فڕێمەیە سەر شەقامەکان، ینی ژینگە دۆستی بازنێکی هەندە بچووکەکە لەسەر ئەو شتی دەستی ئەمە وەستاوە فڕی ئەمە سەر جادەکەیان فڕی نێم.
یان لەوە گەورەترە خۆی لە ڕاستیا ژمارەکان ینی لە سفرەوە دەست پێ دەکەن ینی هەنگاوێکی گرنگە مەسەرەن ئەگەر ئێمە وا فێر ببین مەسەرەن ئەگەر بچووکترین شیش ئێمە فڕێنێ دەنێ سەر زەوی بەڵام واقعیان ینی تەنها بریتی نییە با بڵین لە هەڵگرتنەوەی پاشماوەیەکی فڕێدراو لەسەر شقامێک ینی زۆر لایەنی گرنگ هەیە کە ئەتوانێت ینی کاری بۆ بکرێت ئێستا بە نمونە مەسەرەن ئەم بەکارهێنانی دەبەیە کە من بۆ خۆم بەکاری هێنم لە جیاتی ئەوەی کە من ڕۆژانە بۆ نمونە دەبێکی پلاستیک بەکاربێنم کە مانگەکە نزیکەی 30 دەبە بکات منم جۆرە دەبەیە بەکارهێنم ینی من لە مانگەکە 30 دەبەی پلاستیکم بەکار نهێنا کە ئەمە هەنگاوێکی بچووکە بۆ پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان یاخود تەنانەت بۆ نمونە لە کڕینی ئەو جۆرە جلوبەرگەی کە ئێمە بۆ نمونە بەکارهێنی لە پێڵاو یاخود لە قایژ یاخود بۆ نمونە لە با بڵێن قەمسەڵە یاخود کۆمەڵێک جلوبەرگ گویان پێداویستی دیکەی ژیان کە ئەتوانن ئێمە ئەو جۆرە جلوبەرگانە بەکاربێنین کە تەواو سروشتین مەسەن لە پەموو لۆکە ئەوانە دروستکراون نەک ئەوەی کە ئاژەڵێکی بۆ کوژرابێت ینی زۆر ڕێگە هەیە یان زۆر هەنگاو هەیە کە ئێمە ئەتوانین بەڕاستی کاری لەسەر بکەین بەڵام دوو گرنگترین بوار کە پێویستن کاری گەورە و کاری گرنگی بۆ بکرێت بواری پەروەردەی ژینگە لەگەڵ یاسای ژینگەیە چونکە ئێمە بۆ نمونە کۆمەڵێک خەڵکمان هەیە کە پەروەردە ناتوانێت فلتەری ئەم خەڵکانە بکات نە لە ناو قوتابخانە نە لە میدیا نە لە ناو خێزان هیچ یەکێک لەمانە ناتوانێت کۆنتترۆڵی ئەوە بکات کە ئەم کەسە کەسێکی دۆستی ژینگە بێ بۆی ئێمە لێرە پێویستیمان بە یاسای تند هەیە بە خۆشحاڵیشەوە ینی لە پەرلەمانی کوردستان لە فترەکانی ڕابردووە لە خولەکانی پێشووترا یاسای باش هەیە لە پەرلەمانە بەڵام ئەم یاسانە جێبەجێ ناکرێن یاخود کاریان پێ ناکرێت بۆ نمونەیەکێک لەو دقانی کە ناو یاسا هەیەگەر کەسێک درەختێک ببڕێتەوە لە 200,000 دینار بۆ 200 ملیۆن دینارە بێ غەرامە بکرێت دەمە جگەلەوەی کە با بڵێن حکمی ئەوەی هەتیایە بۆ نمونە کەسەکە دەستگیر بکرێت و هەروە شوێنەکەشی دابخرێت بەڵام تا ئێستا چ کەسێک بۆ نمونە ئەو هەموو ینی خەڵکانێکن کە ئەو درەختانیان بڕیوەتەوە بە نمونە لە ڕێگەی تاسڵوجە بە نمونە لە ڕێگەی با بڵێن بناری گۆژیان چیای گۆژە ولا چەندین شوێنی لە ناو دارستانەکانی ئێمە کێ هەیە بۆ نمونە حکومانی بەسەراستە پێنراوێت هیچ کەسێک زۆر باشە ئەگەر باس لە بابەتێکی تر بکەم تقریبان ئەگەڕێمەوە سەر لایەنە پەیوەندیدارە حکوومەکان هەندێک جار ینی تاک ئەوە هۆشیاری هەیە کە بە هەنگاوێکی بچووک دەست پێ بکاتە بە پلاستیکەکەی کلێنسەکەی دەستی کاغەزەکەی دەستی بکاتە چەنەکە خۆڵەکەەوە بەڵام دواترەمانە هەمووی کۆکرێتەوە ئەبرێت لەو دەشتە فڕێدرێ لەگەڵ ئەمەدا دەرمان یاخود پاشماوە پزیشکەکان بە هەمان شێوە ئەویش هەر ئەچێت تێکەڵی ئەوان ناکرێ لێرەیە هەندێک جار ئاژەڵە بێلانەکان زیانیان بەردەکەوێت بە هەماشی ئەمە تێکەڵی خاکەکە بێتەوە ینی ئەمانە تا چنێ هۆشیاریان هەیە بوونی کاکێکی ڕساکلینەوەی کە تۆ باسێکە چۆن ڕۆڵە بینێ دیارە هەموو ئەو پاشەڕوانی کە بۆ نمونە فڕێ ئەدرێن بەڕاستی ئەمانە بۆمبێکی ینی چێنراون لە نێو خاکە چونکە هەموو ئەو پاشەڕوانی کە فڕێدرێن بۆی بەرچاوی خەڵک ڕوون بیان خەڵک گرنگە بەڕاستی بە دۆداچوون بۆ ئەو بکات کاتێککە کۆمپانیەکان ئەو زبڵ و خاشاکی کە لە ناو ماڵەکانی هەڵی ئەگرن بۆچی شوێنێکی ئەبن بۆ ناو خاکی ئەبن لە ناو خاک فڕێ ئەدەن کەمە کاریگەری لەسەر پیسبوونی ئاوی ژێرزەوی هەیە کاریگەری لەسەر پیسبوونی خاکەیە کاریگەری لەسەر خاکە کشتتوکاڵەکان هەیە کاریگەری لەسەر ئاوی ڕووبارەکان هەیە کە بە مەرجێکیش ئەم ئاوی ڕووبارانە بۆ مەسەرەن سەرچاوی ژیانی زیندەوەرانە و هەروەها سەرچاوی ژیانی هاوڵاتیانیشە ئێستا بۆ منە شارێکی وەکو دەربەندیخان ئاوی خواردنەوەی نییە بۆ نیەتی لەبەرەوەی ئەو پاشەڕوانی کە فڕێدراوە هەروەها ئاوەڕۆی کارگەکانیش دەڕژێتەوە سەری یەکێک لە کێشەکان مەسەن بابەتی پاشەڕۆ پزیشکەکانە کە بەجارێ بە هیچ جۆرێک نابێت تێکەڵ بە خاک بکرێت کە جێگەی نیگەرانیان ئەسڵەن ئەمە کارەسات دەبڕ نەک جێگینی ئەی کارەساتە لە باشووری کوردستانە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی پاشەڕۆ پزیشکەکان کە کۆ ئەکرێنەوە ڕاستەوخۆ ئەبرێن لە ناو تانجەرۆ فڕێ ئەدرێن و پێشتری ژێمە لەسەرمە راپۆرتمان بڵاو کردوێتەوە و لەگەڵ ئەوە ئەم کەرەستە پلاستیکانە یان ئەم پاشەڕوانی کە کۆ ئەکرێنەوە ئەگەر لە کۆمەڵێک شوێنی جیاجیا بۆ نمونە فڕێ بدرێن کێشەکە ئالێرایە بەڵام ئەگەر هەمووی کۆ بکرێتەوە لە یەک شوێنابێت تۆ لایەنی کەم شوێنێکت بۆ نمونە بۆ پیس ئەکات بەڵام لەگەڵ ئەمە مانای ئەوەش نییە کە ئەمە شتێکی باشە نابە پێچەوانەوە تۆ کارگەی ڕیسایکلینت هەیە کە ڕۆژانە توانایی هەیە هەموو پاشەڕۆی شاری سلێمانی بۆ ڕیسایکلین بکات تەنها لەسەر ئەوە ماوە کە حکوومەت ئەو با بڵین لە ناو گرێبەستەکە کۆمەڵێک شایستەی دارایی حەق بە ئەو کارگەیە کە پێی بدرێت تەنها لەسەر ئیمزایەکی سەرۆکی حکوومەت ماوە کە ئیمزای بۆ بکات و پارەکەی پێ بدە شایستە دارایەکان بۆوان دەست بە ئیشکردنی خۆیان بکەن بەڵام نایکات یعنی ئەمە بەڵگەی چیە ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەمانە بێباکن بەرامبەر بە ژیانی خەڵک بەرامبەر بە تەندروستی خەڵک چونکە کاکە خەڵک بەهۆی پیسبوونی ژینگەوە لە باشووری کوردستان دەمرێت ڕۆژانە خەڵک ئەمرێت ڕۆژانە خەڵک تووشی چەندین جۆر نەخۆشی دەبێت بەتایبەت نەخۆشی شێرپەنجە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بەپێی ڕێکخراوی WHO پیسبوونی ژینگەیە لە بەرامبەر ئەمانە چی کردووە حکومەتی شتێکی نەکردووە تەنها لە بانگەشەی هەڵبژاردنەکان و لە کۆمەڵە لە کۆڕ و کۆبوونەوە و لە بۆنە جیهانیەکانە پەیامیان بۆ پاراستنی ژینگە هەیە وەکوەوەی کە ئەمانە دۆستی ژینگەن و پارێزەری ژینگەن بەڵام لە واقعە ئەمانەوانی
زۆر باشە لەگەڵ پاراستنی ژینگەیە بابینە سەر خزمەتکردنی ژینگە کاک سەروەر چۆن خزمەتی ژینگەکەمان بکەین ینی لە تەمەنێکی مناڵەوە لە گەورەترا لە گەورەتریشدا ینی چالاکی ڕێک بخرێ ئێمە نەمان بچێنین هۆشیاری ئەومانە بێت کە تاکێک لە دایکە بێت تۆ مناڵێک لە دایکە بێت لەگەڵ یاقەیچەکە دوو نەمان بچێنە ینی لەگەڵ پاراستنی ژینگەدا تا چەنە گرنگە هۆشیاری خزمەتکردنی ژینگەش بێتەکایە دیارە یەکشت هەیە بەڕاستی ینی من لەگەڵ وشەی بەکارهێنانی خزمەت نیم بۆ ژینگە چکە ژینگە بە تێگەیشتنی من ئێمە ینی پێویستی بە خزمەت نییە پێویستی بەوە هەیە ئێمە وەکو مرۆڤ خزمەتی خۆمان بکەین و خۆمان دەزرێژی نەکەینە سەر سروشت ینی ئێمە هاوسەنگی ڕابگرین لە نێوان ئەو سەرچاوە سروشتیانی کە ئێمە هەمانە ینی تێگەیشتنیەکەی لە لای تاکی ئێمە کە بەشێک لەم تێگەیشتنە بەڕاستی ئاینیە و بەشێکی تریشی مەسەلەن بۆ نمونە ینی لە دنیای سەرمایەدارەکەیەتی کە ئەویش ئەوەیە کە مرۆڤ لەسەرەوەی هەڕەمەکە ئەبینێ با بڵێن ئێمە گەر سێگۆشەیەک دروست بکەین هەموو هەساری زەوی وە بیخێنە ناو ئەم سێگۆشەیەوە بەشێک لە خەڵک تێگەیشتنی وایە کە ئەم لەسەرەوەی هەڕەمەکەیە کە لە کاتێکە ئەمە تێگەیشتنێکی هەڵەیە ئەمە بیرکردنەوەیکی هەڵەیە بۆی ئێمە دەبێت وا ینی وێنای خۆمان بکەین کە ئێمە بەشێکی لە ناو سیستەمە ژینگەیەکە ینی ژیانی من هیچ جۆرە جیاوازیەکی نییە لەگەڵ ژیانی سەگێک لەگەڵ ژیانی گوێدرێژێک لەگەڵ ژیانی هیچ جۆرە ئەو هەموو ئەو ئاژەڵانی ترکە هەن لەسەر ئەم زەویە هەر یەکێک لەم جۆرە ئاژەڵانن لەسەر ئەم زەوێ ئەرکێکیان هەیە ئەکرێت هەندێک جار هەیە بۆ نمونە ئەو ئەرکەی کە بۆ نمونە مارێک ئەیبینە لە ناو سروشتە ینی زۆر کاریگەرانەترە ببێت لەو ئەرکەی کە بۆ نمونە مەسەلەن منی مرۆڤ ئەیبینم لەسەر ئەم گۆی زەویە لەگەڵ ئەوەی کە ئێمە زەویش ئاوادان ناکەینەوە بەردەوام ئەی شێوین بەردەوام تێکی ئەدەین بۆیە یەکەم تێگەیشتن ئەوەیە کە دەبێت ئێمە خۆمان بە بەشێک لە ناو سیستەمەکە بزانین و بە ئاگابین بەرامبەر بە ژیانی هەموو ئەو گیانەوەرانی کە ترکە لە ناو سروشتا هەیە و بەرامبەر بە هەموو ئەو ڕەگەزە ژینگیانی کە لە ناو سروشتا هەیە ئەو خۆراکەی کە ئێمە ڕۆژانە دەستمان دەکەوێت لە سا هەفتای بەوەنی مێرۆکانەوەی ئێمە کە ئەو هەموو مادە قڕکەرە بەکار ئەهێنین و ئەو شامپۆ و بۆ نمونە موادانی کە لە ناو مەتبەخەکانی ئێمە بەکارهێنرێ بۆ شۆرینی بابلین پێداویستەکانی ڕۆژانەی ئێمە هەموو ئەمانە بێتە هۆکاری مردنی ئەو زیندەوەرانە کە ئێمە هەندێک جار هەیە بەهۆیەوە ئەو خۆراکانەش بابلین لە دەست ئەدەین ئەگەر ئێمە بەردەوامی لەسەر ئەم بابلین دەستدرێژیکردنە بەردەوامەمان بۆ سەر سروشت زۆر باشە کاک سەروەر قەلەداغیا سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان سپاس بۆی لە پرۆگرامی بەندبەش کوردستان لەگەڵ ئەمە ئامادەبووی کاک سەروەر سپاس بۆ تەواوی زانیاریەکانە